لە کوردستان وەگشتی لە کرماشان لە ئیلام و لە سنە مەهاباد ورمێ و لە گشت بەشەی لە ترەک کوردستان سەلام دەرم و خدمەتە تەمام بینەرەی لە عەزیز لە هەر شوێنێک لە کوردستان کە هەین ئومیدوارم ساق و سەلامەت بین و لەی بەرنامە لەزەت بووین و بەرنامەی خۆدانی بزانین. هەوڵمان یەسەکەی بەرنامەی هەنار بەرنامەیەک بوو ڕەنگین و مورد تەوەجوی ئێوە بوو. ئومیدوارم کە وەئی ئاواتە خۆمانە بڕەسیمن. ئەرا سەرەتای بەرنامەکە داواکاریمان لە ئیوەی ئەزیز یەسێکە جوورە هەمیشە پشتگیری لەی بەرنامەی خۆدانە بکەین و لەگەردە ئادرسی لە فەیسبوک و جیمیل بەرنامەکە هاوڕێی بەرنامە بین و یارمەتیمان بین و ڕاونەزەری خۆدانە ڕامان کەل بکەین. فرە دریژەوە باسێکمان نیم سەرەتای بەرنامەکە ئاشناییە وەگەردە بەشێک لە خاکە کوردستان وەگەردێک و تەماشاکەین و دوایەوە تێمە خدمەتدەم. شارستانە هەرسین یەکێکە لە شارستانەی لە کوردی و لەکنشین لە 50 کیلومتری باشوور خۆرهەڵات یا جنوب شەرق شارە کرماشان. ئی شارستانە ساڵ 1374 هەتاوی بیەسە شارستان و نزیکەی 100,000 کەس جەمیەت دیرد و بەرزایشی لە ئاست دەریا 1580 مترە. ئی شارستانە لە شماڵە وە سەهنە لە جنوبە وە کوێشت و نوێراوە لە خۆراوا وە کرماشانە و هاوسنوورە. شارە هەرسین لە سەرڕی سەرەکی کرماشان ئەڕا خوڕماوە جیگردیە و لە ناودەشتە پڕپیت و لە دامانە کوێ شیرز سینەخۆی کردێسە. ناوەند و مەرکەزی شارستانە شارە هەرسینە و بیجگەلەی شارە شارە بیستونیش سەروەی شارستانەسە. مردمی شارستانە وە زوان و کوردی و زاراوەی لەکی قسەکەن. مردمی شارستانە پێکهاتە و تەرکیبیگن لە تایفەی لە کاکاوان و هوزمانەوان و جەلاڵەوان و هەرسینی. گەڵیم و قاڵی شارستانە ناوبانگە جەهانی دیرد. بەرزترین شاخ و قولەی شارستانە 2749 متر بەرزی دیرد. قویلترین ئشکەفت و خوارهەڵاتە ناوڕاستیش هە لە ئی شارستانە و 572 متر قویلە. لەی شارستانە ئاسەوارە میژوویی و تاریخی و ناوبانگە فرەیەک لە ئاست جەهانی هەن کە ناسریایین و هۆکاریگن ئەڕا سەردانە نووسەرەیل و توریستەیل و تاریخزانەیل وەرە و ناوچەگە. لەی ئاسەوارەیرە توێنیم ناوە بڕی گیانباریم. تەپەی چیاخەزینە، دەخمەی ئسحاقوان، دەخمەی شەمساوە، کوچک نووسریای بیستون، پەیکەرەی هەرکوڵ، قەڵای هەرسین، قەڵای دزبەر، قەڵای سەرماج، فەراتاش، حەوزە کوچگینە، تاقە کوچگینە، پلەکان کوچگینە، تەختە شیرین، دیوارە ساسانی، پیاڵە خۆسرۆ، بەنای ساسانی، سەرستونەکانە بیستون، ئشکەفتە مەڕافتاو، ئشکەفتە مەرخەر، ئشکەفتە شکارچیەیل، ئشکەفتە کێنی سۆراب، سراو هەرسین، کوچەگە بەلاش، کێنی گەرماوە هەرسین، پەرستگای ئەشکانی، کاروانسەرای بیستون و گەڕەبان. لەی شارستانە چەند کارگا و کارخانەیەک خەریکە کارن و لەی ڕیە بڕێک لە مردم داهات و دەرامەدی گەڕە خانوادەیلیان وە دەستێرن. کارخانەی لە پتروشیمی LAB کرماشان، پارچە بافیە کرپناز، کاغەزسازی، کارخانە قەنە بیستون، شیرە بیستون. بەڵام داهاتە سەرەکیە مردمی شارستانە فرەتر لە ڕێی کشت و کاڵ و دامداریە. بەرهەمەی لکچوی گەنم، گوێ، چۆنەر، هەڕەبار، سیف، هەنگور، هۆلو، نخە، پەمە و پیاز. دامداریەکی ترەکە لە سەرچاوەی لە گرنگ و فرە مهمە ئی شارستانە. لە ئاسەوارەی لە وەجیمایە قەدیمیە لەی شارستانە و لە چیاخەزینە نیشاندەرە یەسەکە ئەڕا یەکەم جار مردمی ئی ناوچە یەکەمین مردمی لیگن لە خوارەڵاتە ناوڕاست کە کشت و کاڵە گەنم و گوێ تەجروبە کردنە و بزن و میە ئەهلیە و کردنە. دینەوەرئا و گاماسیاو لە ناودڵی ئی شارستانە ڕەدە و بود و دەیشتێ لە کشاوەرزیە مردمی ئی ناوچە سیراوکێ. خۆ بینەرەی عەزیز بەشە سەرەتای بەرنامەکە وەگەردێک و تەماشا کردین.
یەشە جوورە هەمیشە کورتە باسی بێ لەسەر یەکی لە شوێنەی لە کوردستانە ڕەنگین شاری یان ناوچەی وە پێدا ناسنیم ئیجاریشە هەر جوورە ڕەواڵە هەمیشە ئیکارە کردیمە ئومیدوارم بابەتێک و زانیاریەک لە ناوی بەرنامە بیە کە وە دڵی ئێوە بود و بەشێک لە زانیاری لە خۆدان لەسەر خاکە کوردستان کە پێویستی هەر نەتەوەیگە لەسەر وڵاتە خۆیان داشتون ئیوەیش ئی زانیاری لە بەشە وە دەست هاوردین لێرە ڕادریژەی بەرنامەکەمان هایم لە خدمەتە یەکێک لە میوانەی لە ئەزیزی بەرنامە چالاکیگە هەرچەند وە تەمەنە کەمیگە و وەلی فعالیەتە فرێک داشتیارە خۆی ڕژیانە شخصی و تایبەتی کۆمەڵایەتیش و هەوڵی یەبیە کە ئینسانێک سەرکەفتی و سەرفەراز بوو لە ناو خەڵکە خۆی وەگەردێکە و ناسیمنێ و بڕی پرسیارەی لە ئاراستێکم کاک سۆرانە پاڵانی کاک سۆران فرە خۆشاتی ڕێی بەرنامە و سەرفەرازمان کردین کە لە بەرنامەی هەنار ئامادەبین. سوپاس بۆ تۆ کاک فازڵ، هیوادارم بتوانین لەگەڵ جنابتا کاتێکی تایبەت لەگەڵ بینەرانە بەسەر بەر. کاک سۆرانی من ڕەواڵ بەرنامەکەمان هەی وەشی وەسە نێچیم لەسەر ژیانە شخصی خۆت ئەوەڵ جار وەشی وە دەست وە پێکەین کە ناو بەرنامەکە هەنارە و توانیم بزانیم ئیوەش ژیانەدان چی بیە و چ مەزەیەک تاالان لە ژیانە خۆدان هەست بە پێکردنە شیرینی بیە تێڵی بیە خۆشی بیە ناخۆشی بیە چجووری بیە. سەرەتا سوپاس بۆ بەشداری میوانداری لەم بەرنامە. من ئەگەر باز لەوە بکەم ئەگەر ژیانی من وەکو میوەیەک هەڵسەنگاندنی بۆ بکەم چتامێکیە بووە پێم وایە دیارم بۆ خۆم عاشقی میوەی هەنارم حەزم لێتی بەڵام لە هەمان کاتە ژیانی من تاڵ بووە شیرین بووە لە هەمان کاتیشە ترشیش بوو ینی هەموو تامەکانی لە خۆیان کۆ کردوێتەوە بەڵام سەرڕای ئەوانەش توانیمە ئەگەر لە داهاتووشە دەینە سەری باسی دەکەم ناڕازی نیم لە ژیانی خۆم. ئەگەر ئەو شوێنەی لەکە مەسەڵەن تامی وە دڵدان نوێ هەوڵداینەوە وەگەردە نەمەک یاخوا مەزەدارترەوە بکەین. زۆر جارێ هەوڵمانداوە لەگەڵ نەمەک سوێریکەین. خۆ لێرە ئەگەر بتوانین لە ماوەی کەمێک خۆدان بناسینەوە بینەرەی هەرچەند لەوانەیە ئەرکمە بوو وەلی خۆدان بەشی کورتێک لە ژیانە خۆدان کە مردم فرەتری وە بناسن زەمەت بکەشن باسی لەسەر خۆدان بکە. من دیارە ژیانی من تایبەتمەندی خۆی هەیە و گەورەبوونم وە لە دایکبوونیشم ڕەنگە تایبەتمەندی خۆی هەبێ. من بە حکمیەوەی بنەماڵەکەم لە دوای شەڕی ئێران و عێراق ئاوارەی کوردستانی عێراق بوون و لە عێراقەوە گواسترانەوە بۆ ئوستانێکی عێراق لەلایەن ڕژیمی پێشەوە بە ناوی ئوستانی ئەنبار وە شارێک بەناوی ڕۆمادی. ئەمن لە ئاوارەی لەدایک بووم 28 ساڵ لەمەوە بەر لە دشتێکی کاکی بە کاکی یەکێ لە ئوستانەکانی ئەنبار یەکێ لە شارەکانی ئوستانی ئەنبار بە ناوی ڕۆمادی لەدایک بووم تا پرۆسەی ئازادی عێراق لە ساڵی 2023 من لەوێ مامەوە. دیارە ئەو شوێنە کە ئێمە تیا بوو لەگەڵ 40-50 هزار کوردی ناوچەکانی ئوستانی کرماشان با بڵێن قەزا جیاوازەکانی ئوستانی کرماشان لەوێ بووین تا 2023 لەوێ ماینەوە دوای پرۆسەی ئازادی عێراقی مەگەڕاوینەتەوە کوردستانی عێراق. من ناوم سۆرانە با بڵێن شۆرەتم پاڵانیە. سەرڕای هەموو سەختی و بەدبەختیانەی کە بەسەرمان هاتووە ئێمە بە تایبەتمەندێکی کوردانەوە بە فەرهەنگ و کولتوری خۆمان لەوێ دوای ئەوەی کە من 18 ساڵ تەمەنم بوو گەڕامەوە لەوێ گەورە بووین حتا لە قوتابخانەشە ئێمە کە لە نێو منداڵانی عەرەبات دەرسمانە خوێن درێژەمان بەخوێنەدا بە زمانی عەرەبی بە جلوبەرگی کوردیوە دەچوونە سەر کلاسەکان یەک دوو جار فەسڵ کراین دەرکراین لە قوتابخانە بە حکمی ئەوەی ئێمە بە جلوبەرگی کوردیەوە داوامەکەین بەڵام ئێمە پێداگریمان کرد لەسەر ئەوە. بۆیە ئەگەر قۆناغی ژیانی خۆم بێرمە بەرچاوی خۆم وەکو فلاشبەکی لێدەم بۆ دواوە هەمووی ئازار و مەحنەت و کوێرەوەری و سەختی بووە بەڵام سەرڕایەوە ئومێد بە ژیان ئومێد بە داهاتوو وای لێکردین کە بەسەر و چەڵەمانە سەرکەوین. لە دوای هاتنەوەم لە دوای پرۆسی ئازادی عێراقی مەگەڕاوینەتەوە کوردستانی عێراق و لێرە ئەژین. من سەرڕای ئەو کۆسپانە توانیمە خوێندن تەواو بکەم خوێندن تا قۆناغی ئامادەی و دواناوەندیشم لە ڕوومادی تەواو کرد لە کوردستانی عێراق هاتمەوە پیش دانشگایم تەواو کرد چوومەتە دانشگا لێرە دانشگام تەواو کردووەوە لە دەرەوە لە وڵاتی ئۆکراین فۆقە لیسانسم لە حقوقی عمومی وەرگرتووە. سەرڕای ئەوە من ئێستا جێگری کۆمیتەی مەرکەزی حیزبێکی و کۆمەڵی شۆڕژگەڕم کە خاوەنی ڕابردوویەکی درودرێژە لە بزوتنەوەی ڕزگاری خوازیگەلی کورد و لە هەمان کاتە لە دانشگای کۆیا
لە بەشی یاسا مامۆستا. دەستخۆش چمانی چاڵ و بەرزی فرە بێ لە ناو ژیاندان حتما امیدوارم سەرکەفتی بیت و لە دەریژەی ژیانەدانیش بتوانین وەمە لە هەرچی هەوراز و لێژێکی کەفیدە سەر ڕێدان موفقتر بین و پۆختەتریش بین لە ژیانەدان. ئی چاڵ و بەرزیە لەکە لە ناو ژیانەدان بیە سۆرانوشن هەوراز و لێژ کیشە فرە دروست کرد دەرئینی یەکە ئینسان ئامادەترە و کرد وەلی خۆ زەحمەتیشی فرەست و باید هێز و توانای فرەی وەکار بۆی کە بتوێنی لە ملە ئەوانە زاڵ بیت. ئەمڕوو کە لە دقیق نێزانم وەلی فکرم تەمەنەدا نزیک 26 ساڵ 7 ساڵی دوودەی لە بوو 8 ساڵ کەم یەو کردمەڕە لەی 28 ساڵە ئەنان کە تماشای لە ژیانە خۆدان کەین ئەنان ڕازین لە خۆدان. ژیان هەمیشە ئینسان بەو شێوەی کە ئێوێ ژیانی بچێتە پێشەوە بەرنامەی بۆ دانا ڕەنگە نەچێتە پێشەوە. من ژیان ئەو کاتە جوانە لامە کە هەورازن و شێوی تێبێ ئەو کاتە خۆشترە لامە کە بە سەختی تۆ بە ئاوات و ئامانجەکانی خۆ بکەی و دەستکەوتانەی ئەتەوێ بەکاری بێنی چونکە خودی ژیان بەشێکە لە بربەرەکانی لەگەڵ کۆمەڵێ ڕێگری کە دێتە بەردەمەدووە ژیان ئەو کاتە بەتامترە کە تۆ بە زەحمەتەکانی خۆت بە هەوراز و نشێوەکان تێپەڕکەی بەو شتانە بگەی. من ناڕازی من لە ژیانی خۆم سەرڕای ئەوەی ئاوارەیی سەختترین دەورانی ژیانی ئێمە بوو بەڵام زۆر خۆڕاگری فێرکردین زۆر شتی فێرکردین کە بە بڕای من ئەگەر لە ژیانێکی ئاساییتر بە ڕەنگەوانە فێر نەبایم. ینی زۆر جارێ من کە سوکار دۆستان ئاشنان ئەڵێن تۆ پێش تەمەنی خۆت کەوتوی لەبەرەوە ئێمە سەختیەکانی ژیان وای فێرکردین کە زۆر وانەی لێوەرگرین و زۆر مقاومتر بین لە بەرامبەر ئەو سەختیانەی کە دێتە ڕێ لە ژیانە. بۆیە من پێم وایە لەو تەمەنەی خۆمە کە تەمەنێکی سەرەتایی ژیانی هەری گەنجێکە بە زۆر دەستکەوت گەیشتومە هیوادارم بتوانم پارێزگایی لەو دەستکەوتانە بکەم و ئەمانە بێت ئەوانەی ڕابردوو بووە ئەزمونێک لە ژیانی منە کە بتوانم زیاتر و بتوانم خۆڕاگرتر و بتوانم بەردەوام بم لەسەر ئومێد و ئارەزوو بەرنامە و بەرنامەیە کە مبارزەی بۆکەم لە ژیانی خۆم بتوانم بەردەوام بم. خۆ کاک سۆران لە باسەیان ئاماژەوەیە کردی کە لە ناو کۆمەڵە بێژگەیە کە جێگرە کومیتە ناوەندیت ئەرکێتریش ها سەرشاندان و ئەوێشە سەرپەرشتیاریە ڕێکخراوە ناحکومیەکانە یا ڕێکخراوە مەدەنیەکان چەند ناوی بیلیم جۆرە لاوان جۆرە خوێندکاران یا جۆرە ژینگە کۆمەڵە هەدەفی چەس لە یەکە بەشێک هێشتێت جۆرە سەرپەرشتیارە ڕێکخراوەکان خۆمان زانیم هەر کەسێکە وەگەر مێژوو کۆمەڵەوە ئاشنا زانێت کە سەرەتای دامەزرانە کۆمەڵە وەگەر ئەو ڕێکخراوەی لەبی ئەلان هەدەفی چەسکی مەسئولیەتەوە ئیش شوێنە دیاری کردێ وەگاماژت پێ کرد کۆمەڵە بۆ خۆی حیزبێک بووە سەرەتا لە کۆمەڵی گەنجی خوێنگەرم و خوێندکاری کوردستانی ئێران لە دانشگاکانە دروست بووە یان لە دانشگاکانەوە هاتووە و لە هەمان کاتە کۆمەڵە حیزبی داهێنەری بزوتنەوە جەماوەری و کۆمەڵاتیەکان بووە یا بزوتنەوە سنفی و مەدەنیەکان بووە بۆیە هەمیشە لە استراتیژی کاری کۆمەڵە بزوتنەوە کۆمەڵاتیەکان و جەماوەریەکان و سنفی و مەدەنیەکان تایبەتمەندێکی خۆی هەبووە و کۆمەڵە ئەنرژی خۆی لەوانەدا سرف کردووە پێی وا بووە بزوتنەوە کۆمەڵایەتی و مەدەنیەکان ئەتوانن بزوێنەری گۆڕانکاری گەورە بن لە کۆمەلگا و لەم ئاراستەیەشە کە ئەبینین ئەم حیزبە هەمیشە داینەمەی گۆڕانکاری بووە و داینەمەی ئەوە بووە کە ئەم شتانەی کە باسی کرد لە خۆیان کۆی کاتەوە و دەرەتان بە بوارە جۆرا و جۆرەکان بدا بە تەیفە جۆرا و جۆرەکان بدا کە لەم چوارچێوانە بتوانن کاری خۆیان بکەن ئەگەر ڕاستەوە خۆش نتوانن لە چوارچێوەی استراتیژی کۆمەڵە لە بواری سیاسەتەکەیوە بچنە پێش لە ڕێکخراوە جانیبەکانە بتوانن درێژە بەکاری خۆیان بدەن یعنی کۆمەڵە توانێتی پۆتانسیلێکی گەورەی هەبێ بۆ ئەوی بتوانێت ئەم لایەنە جۆرا و جۆران لە خۆیان کۆکاتەوە. ئەبینین وتم وەک پێم وتی لاوان یەکێ لەو تایبەتمەندیانەیەکی هەیەی خودی ڕاهبەرانی کۆمەڵە لاو بوون کە ئەو حیزبیان دروست کرا خوێندکار بوون بزوتنەوەی ژنان کۆمەڵە حیزبی داهێنەری هێنانی ژنانە بۆ خەباتی چەکداری و دوورخستنەوەی ئەو فەزا داخراوە بوو وەشکاندنی ئەو فەزا بوو کە لە 35 ساڵ لەمەوبەر کە لە کوردستان و لە ئێرانە هەبوو ینی کۆمەڵە توانین بڵین یەکەم حیزبی کوردیە
لە تاریخی خۆیان ژنانی چەکدار کردووە ژنانی هێناوەتە نێو مبارزە و بە فعلی دژی ئەو دابوونەریتانە بووە کە ڕێگر بووە لە هێنانی ژنان بۆ کای جۆرا و جۆرەکانی کۆمەڵگا بۆیە و لە هەمان کاتە مەسلەی ژینگە یەکێ لەو لایەنە گرنگانەیە کە ئێستا لە جیهانە کاری لەسەرکردەوە ساڵانە ڕێکخراوێنێتەوە یەکگرتوەکان بە ملیۆنان دۆلاری تا سەرفەکە و پاراستنی ژینگە بۆ بەشێکی گرنگە لە ستانداردبوونی ژیانی هەر مرۆڤێک و ئێمە بەردەوام سیر دەکەین کە ڕێکخراوێنێتەوە یەکگرتوەکان راپۆرتی خۆی گزارشی خۆی لەسەر مەترسیەکانی پیسبوونی ژینگەوە ئەو خەتەریانەی کە لە پیسبوونی ژینگە ئەکەوێتەوە لەسەر ژیانی مرۆڤ بڵاوەکاتەوە بۆیە ئەهەمیەتی ئەم ڕێکخراوانە بۆ کۆمەڵە ئەهەمیەتێکی گرنگی ئەهەمیەت و گرنگی خۆی هەیە و لە هەمان کاتە زەرورەتێکە کە هەر لە دامەزراندنی ئەم حیزبەوە پشتیوانی بۆیە کۆمەڵە تەقوێتی ئەم ڕێکخراوانە ئەکا و بۆ خودی چوارچێوە و میکانیزم دیاریکردنی چوارچێوە میکانیزمەکانی و تەقوێتکردنی زیاتری و پشتیوانیکردنی لە ڕەهبەری کۆمەڵەوە ئەم ڕێکخراوانە جگەلەوە کاری سەر بەخۆی خۆیانەکەن و کاری سنفی و مەدەنیەکەن سەرپەرشتی بۆ داناون بۆ ئەوەی بتوانێت چوارچێوەی کاری ئەوان و میکانیزمەکانی کاری ئەوان لەگەڵ ڕەهبەری کۆمەڵە ڕێک بخاوە ئەو شانازێش بە من بڕاوە کە سەرپەرشتی ئەو ڕێکخراوانە بکەم ڕەنگە تەمەنی منیش مساعد بێ بۆ ئەوە هاوکار بێ بۆ ئەوەی کە لەو حەوزە سەرپەرشتیکاری ئەو ڕێکخراوانە ئەمە هەتواسم ئاماژەوەیە بکەم کە ئیوە چون تەمەنەدان خۆدانش هەم گەنجین جوانین و جوانینیش فرەتر هاوکاری وەگەردە لە عینی یەکە ئومیدوارم لە عینی یەکە سەروەخۆیی و استقلالە ڕێکخراوەکان هەوز بوود وەلی پشتیوانە خاصی بن و بتوێنین یارمەتی دەربین ئەڕا ڕێکخراوەکان کە سەر و سامانی فرەتر پەیدا بکەن و چالاکیانش فرەتر بوو هەرچەند خۆدانیش فرەت چالاکین دڵخۆشی فرەترێکی گەڕامان لێرە ڕەواڵ بەرنامەکەمان ئەگەر بەنامەی پێشترێک دینەیوە کەیمنە دوو بەشە ناوبڕێک دروستکەین لێ وەسەتەوە و ئاوی خۆین و ئەرەخی کەمی مویتەگە شاید گەرم بوود ئەرەخەکە سڕین و وەگەردی گورانی گوشتیم و دوایەوە تێم نەخدمەتە بینەری عزیز ناوبڕی وەگەردی کەوتونیم دوایەوە بەشە موسیقیەکە و هایمە خدمەتتان درێژەی باسەکەمان مالت نزانم حالکو روح روانم ارمنی شیرین زوانم ارمنی درد و جانم ارمنی ترسم اگر دم تانکی بیشی بچو دروانکی امجام دیوانکی آگر و یانم ارمنی تو با مسلمانی بکر لی گورم مالی بکر
بکە هەرکی کرد زانی بکە مناتەوانم ئەرمەنی دربوزوانم أرمني أريي كسيل دشمني برسيل كور سني وجيان هرچي كافر يشم نزانم أرمني يشم نزانم أرمني لخوصا گیر گردمه ریمالتان گم کردمه هر مردمی شم مردمه مشتی سخانم أرمني هشم لبار درد و خم شکیان یزانم چبکم دردم یسرم آلخم بی خانمانم أرمني دشمنی برسیل کور سنی و گیان هرچی کافره و یشم نزانم أرمني یشم نزانم أرمني خب بینەرەی عزیز بەشە هۆنەریە بەرنامەگەش وەگەردێک و تماشا کردیم لێرە لەگەردیەوە و دریژەوە باسەکەمان دێم هایمە خدمەتە کاک سۆرانە پاڵانی. کاک سۆران کامێک ڕەواڵە باسەکان ئەوەزکەیم لێرە چینە سەر ژیانە خۆدان. هەیە جوورەکە خۆدانیش ئاماژەوە پێکردن لەو کورتە باسە لەسەر خۆدان ئیوە
لە ڕوومادیەوە دنیاهاتینە لە وڵاتی تر تقریبا نەیدەسن لە وڵاتی تر بە دنیاهاتینە منتەقەی بێ عەرەب بێ وەلێ لە ئەسڵە خەڵکی ڕۆژهەڵات و کوردستانی لێرە چمانی مە پیشتێکیش بەنامەی داشتم یا فراران پرسیار بی لەگەر مردمی کە لە ئەو بەشەی لە سنووریە وستانە کرماشەنەوە هاتنە سێدیمە و هەمیشە ئەڕام فرە جی پرسیار بی واقعان لێرە وەپیدانشن ئێرانی لەورە ئەگەر کەسێکی کە چینەسە و ئەرا ڕۆژهەڵات و کوردستان و پیانشن عێراقی ئی قەزیە وەگەر خۆدانەوە چی هەڵکەینیوە من ئەمە ئیشارە بە شتێک بکەم ئێمە ئەم تایبەتمەندی ژیان ئێمە تایبەتمەندێکە کە دەکرێت دەیان ڕۆمان و چیرۆک و فیلمی لێ بەبەرم بێ بەڕاستی لە 23 ساڵ ژیانی ئاوارەیە کە ڕەنگە 18 ساڵی بنە ماڵەکەم ئەوەی تێپەڕ کردووە دەبینین ئێمە قۆناغ بە قۆناغ مەسەلەن ئێمە من کە لە سەرەتا بە زمانی کوردی دەمخوێن تا قۆناغی سەرەتایی دوایەوە ڕاستەوخۆ چوینە زمانی عەرەبی ئێمە لە کوردیەوە بدنیانە تێکەڵ بە منداڵی عەرەب بووین زۆر جارێ منداڵەکان عەزیەتیان نەکرین لەوێکە ئێمە دەماخوێن دەچین بۆ مەکتەب دەهاتینەوە دەبێت نیو سەعات ڕێگەمان ببڕێ بە سیارە تا دەچین لە ناوەندی شارە بماخوێندا زۆر جارێ عەزیەتیان دەکەین لیان دەداین پارەیان لێ وەرەگرتین چونکە وەک ئێمە ئاوارە بووین ئێرانی بووین ئەوانش دایان گوت ئێرانی زۆر جارێک کەس و کار و بنەماڵە و دۆست و ئاشناکانمان کە دەچوون بۆ دەرهێنانی بژێوی ژیان عەزیەتیان نەکرد لە نێو عەرەبەکانە ئەوان دایان گوت ئێمە ئەمانویست بۆ خۆمان پەڕێنەوە کە ئێمە کوردی عێراق نین ئێمە کوردی ئێرانین ئاوارە بووین لە ئەنجامی شەڕە ئاوارە بووین ئەوان دەیانوت کورد هیچ فەرقێکی نیە ڕەش و سپی هیچ فەرقێکی نەجا زۆر جارێکی شتەوهینیان دەکردبەوە لەو قۆناغی ئێمە کورد بووین کە لە ڕوومادی بووین و زۆر جارێکە کێشە دروستە بوو لە نێوان کوردی باشوورە لەگەڵ حکوومەتی سەدام زۆر جۆرێک لە تۆڵە سەندەوەیان بەرامبەر ئێمە ئەکردووە ئەزیەت و ئازاریان نەدای چونکە یان و کورد بوو ئێمە هیچ فەرقێکی نییە کە هاتینەوە بەداخەوە من زۆرەوەم بەسەر هاتووە لە قۆناغی خوێندنە لە دانشگا زۆر جارە پێیان نادەوتم هەر بە سۆران ئێرانی مەشهور بووم کە زۆر جارە دەمگوت کە من کوردم من هیچ فەرقی من ئەسڵەن ڕۆژهەڵاتم نەبینیوە کوردستانی ئێرانم نەبینیوە یعنی ئێمە جۆرێک لە ونکردنی پێناسە لە نێوان ئەو ئێرانی بوون و عێراقی بوونە کە لە هەرکیان لە ئەسڵە بەڕاستی خودی ئەمە شتێکی تەزویرەوە شتێکم بڕوان پێی نییە بەڵام من هەر لە سەرەتاوە بۆ پەروەردەکراین دایک و باوکم کە من سوپاسیان نەکەم کە زۆریان عەزە دەگەڵ کێشان بەڕاستی زۆریان کوێرەوەری دیتا ئێمە و هەموو ئەو بنەماڵانە کوێرەوەریان دیتا منداڵەکانیان گەورە کردووە ئەوانیان خسە بەرخوێندن و من لێرەوە سوپاسی دایک و باوکم مەکەم کە ئێمە تەواوی من براو خوشکەکانی ترم کە سێ براو خوشکێکی دیمە هەموومان لە قۆناغەکانی خوێندنمان بڕی و ئەوان کوێرەوەری بەدبەختی زۆریان کێشە کە ئێمە بتوانین بەو بە هەزاران زەحمەت خوێندن تەواو بکەین بۆیە هەمیشە لە بنەماڵی ئێمەوە هەبوو لە خانەوادەکەمان ئەوە بوو کە ئێمە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانین ئەم هەستە لەگەڵ منا گەورە بوو و بەردەوام من بیرم لەوە ئەکردەوە کە ئێمە خەڵکی پارچەیەکین هەرچەنە و دابەشکردنێکی نەعەداڵەتانەیەوە من بڕایەکم پێی نییەوە لە ڕووی تاریخیەوە ئەمە واقعەتێکە بەسەر کووردا هاتووە بەڵام ئێمە هەر بەوە گەورە کراین کە ئێمە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی و ئەم هەستە گەورە بوو و حتا زمان و لەهجە زاراوە کە خەڵکی ناوچەی خۆمان قسەی پێ دەکەن سەرپێڵی زاو سەر بە ئوستانی کرماشان من بەو لەهجە بەو جۆرە لە زاراوەی کوردی گەورە بووم و زمانی کوردیان فێرکردم و نووسین و خوێندنەوەیان فێرکردم کە ئەمە یەکێ لەو دەستکەوتە گەورانەیە کە من قەت لە ژیانما لە بیری ناکەم کاتینەوە کوردستان کە قسەم دەکرد دەیانگوت یەکسەر هەستیان نەکرد کە زاراوەی من زاراوەیەکی ڕۆژهەڵاتیانەیە یەکی لە تایبەتمەندەکانی تر کە من چوومە دانشگا یەکەم ڕۆژ کە من چووبم بۆ لای سەرۆکی دانشگا کە قسە وەرم گرێ و معرفیمیان کردبووم کە من خەڵکی ڕۆژهەڵاتم و ئەو کاتە دەرسەدێکە بوو بۆ کوردانی ڕۆژهەڵات کە من چوومتی تۆ خەڵکی تۆ ئەسڵەن لە ڕوومادی گەورە نەبووی تۆ ڕاز ناکی تم چۆن ئەوتی کوردێکە زۆر پارە ئەو کوردانێکە لە ڕوومادی گەورە بوون و نەفیکراون بۆ ڕوومادێ یەک دانیان کوردی نازان خۆ وتم بە زمانی عەرەبی قسەی لەگەڵ عەرەبیم زانی وتی ئافرین بۆ دایک و باوکێک ئافرین بۆ تۆ کە توانیوتە لەو کوێرەوەریا بە زمانی پاراوی کوردی گۆش کرێ بۆ بزانی بخوێنیتەوە بۆ بنووسی بۆیە هەمیشە سەرڕای ئەوە کە ئێمە لە نێوان دوو ناسنامە گیرمان کردووە هیچ کامیشمان هەڵگیری هیچ کامیانیشان نەبووین بەڕاستی بەڵام من هەمیشە هەستم کردووە کە خەڵکی پارچەیە لە کوردستانی کە ناوی ڕۆژهەڵاتە و من لێرەوە هەرچەند تا ئێستا نسیبی ئەوم نەبووە هەر دەورانی ئاوارەیی و لە دەورانی غوربەتەوە بۆ غوربەت گەورە بووین ئێمە بەڵام خۆزگە دەخوازم لە داهاتوویەکی نزیکە بگەینەوە بە ڕۆژهەڵات و من لێرەوە سڵاوێکی تایبەت نێرم بۆ هاوسەنگەرانی شاری خۆمان هاوسەنگەرانی
ڕێخستنی نهێنی کۆمەڵە لە شارەکانی کوردستانە کە هاوسەنگەرانی ئێمن خۆزگە دەخوازم ڕۆژهەڵات ڕزگار بێت لە نزیکەوە بیان بینین و بۆ کەس و کار و ئاشنا و دۆست و ئاشناکانم کە ئێستا لەو بەشەن من نمبینی و هیوادارم ڕۆژێ بێت لە وڵاتەکەمان ڕزگار بێەوە لە نزیکەوە بتوانم بەدیداریان شاد. ئومیدوارم. ئێوە لێرە باسە پێناسەکردن یان ناسنامە خۆ من ئەلان ئی پرسیارە ڕوبەڕوویەوە بکەم کە سۆرانە پاڵانەی ئەلان خۆی ئەگە بتوانین ناسنامەیە گەڕا خۆی دروست پێ خۆی چی تاریف کرد مردم لێرەوە پێدانوەتنە ئیرانی لەورێشەوە پێدانژن عراقی ئەلان تەکلیف خۆدان یەیلاوە بکەین. من ئەوڵەن کوردم ئینسانم کوردم بۆ سەر ڕای ئەوەژم پێم وایە خەڵکی بەشێک لە پارچێکی کوردستانی کە من پێم وایە ئەو سنوورە دەستکردە ئەو دابەشکردنە ناواقعیە ئەو دابەشکردنە لە ئاکامی زوڵمێک بووە کە لە کورد چووەوە هێزەکان کردویانەوە هیوادارم ڕۆژێک ئەو سنوورە دەستکردانە نەمێنێ بەڵام سەرنجام ئەڵێ من خەڵکی ئەو بەشەم خەڵکی ڕۆژهەڵات. کاک سۆران لێرەکە ئاماژەی وە پەیامی گشتکردنە ڕا خەڵکی ڕۆژهەڵاتە کوردستان ئەوانەیە کە چالاکیکەن توام یە جوورتر پرسیارە لێدا بکەم ئەوسا تەلەڤیزیۆنەکان ئیجو دوکمەی داشت ئەوەز کردیان وەلی ئەلان بێتە کۆنترۆلی ئی کۆنترۆل هادەسدە و یەسەر کاناڵەکان ئەوەزکەیت ڕاخوات چیدە مەسەڵەن هەرکام لە کاناڵە کوردیەکان تەسویرێک دیمەنێک منزەرەیەک ڤیدۆیەک لە یەکی لە شارەی لە کوردستان دوێنێ ئیسە چ وەرمێ بوود مەهاباد بوود سنە بوود تێم وەرە خوارتر ئەگە مەسەڵ منتەقەی لە خۆمان بوود کەرماشانێک ئێلام سەرپێڵ یا قەسر لە ناخی ئێوە چە دروست بوود ئایا هەست وە خۆشیکەی هەست وە ناڕەهەتیکەی ئەسڵەن هیچ ئێحساسی وجود دێریان لێ من سەر ڕای ئەوەی کە بەڕاستی بەشێکی ژیانم لە باشووری کوردستان بووە کوردستانی باشوور بووە و بەشێک لە کوردستانی تورکیم بینیوە بە سەفەر بەڵام من هەمیشە هەستەکەم هەستی من لە ڕۆژهەڵاتە کە زۆر جارێ لە تەلەڤیزیۆنەکان ناوچەکانە بینم ناوچەکانی ڕۆژهەڵات دەبینم خۆزگە دەخوازم لەوێ بام کە لەوێ نیم خۆزگە دەخوازم لە زووترین کاتە ئەم ڕژێمە بڕواوە ئەم بزوتنەوەی ئێمە سەر بگرێ بگەینەوە بە دار و دەوەن بە خاک و ئاو بەو پارچە خاکەی کە ناوی بەشی ڕۆژهەڵاتی کوردستانەوە دایک و باوکی ئێمەوە کەسوکاری ئێمە و هاوسەنگەرانی ئێمە ئێستا تایە گەورە بوون و من نەمبینیوە و هیوادارم بگەمەوە بۆ خاک و ئاوەی کە دایک و باوکی من تایە لە دایک بوون و گەورە بوون و بگەڕێمە بۆ شوێنەوە منیش بتوانم ئیدامەی ژیانی خۆم بەشێک لە داهاتووی ژیانی خۆم لەوێ بدەم من ئەحساسێکی تایبەتم هەیە بۆ ڕۆژهەڵات ڕەنگە ئەو ئەحساسە جاری وا هەیە ناڕەحەتم کە نەمبینیوە و ئومێد دەکەم کە زوو بیبینم و بەشێکشی ئەوەیە کە کوردستانی ڕۆژهەڵات وەک تاریفیم بیستووە وەک لە وێنەکانە بینیمە سروشتێکی زۆر سازگار و دڕفێنی هەیە کە هیوادارم ئەم دەسەڵاتە کۆتایی بێوە هەمومان پێشاد بینە. باسە سروشتە کوردستان کەی ڕۆژهەڵات ئەگە بتوای قیاسی وەگەدە ڕوومادیە بکەی چێشی ڕوومادیە دەتوانم بڵێم دەشتە کاکی بە کاکیەکەی ئەو پرزگە بوو کە ئەو جەهەنەمەی کە باسیەکەن پێم وایە پرزگەکەی لە دەشتی کاکی بە کاکی ئەنبارەوە دەست پێەکە دەست خۆش بوو مە پرسیارەکانم وە کۆتایی هات وەلێ دووسێنم خۆدان یەکەم سەمیمانەتر خۆدەمانێتر ڕووە مردمە خۆدان ئەگە پەیامی قسەی دەرین هەمی خدمەت من حەدم نییە کە پەیام هەبێ بەڵام من لە خەیاڵە لە بیرکردنەوەکانمان لە ژیانی ڕۆژانەما هەمیشە بیرم لای ڕۆژهەڵاتە هیوادارم کە لە تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵاتەوە ئەوە دەڵێم من ئەوەندە دەڵێم ڕەنگە بە پارچە شعرێک کۆتایی پێ بێنم ئەڵێم من دێمەوە چون خەڵکی ڕۆژهەڵاتم چون کوڕی ڕۆژهەڵاتم و هیوادارم ئەم کوڕی ڕۆژهەڵات بە ڕۆژهەڵاتەکەی خۆی کە ئەو دیۆ سنوورە دەستکردەیە شاد بینەوە و لە کۆتایە ببینە لاڵێ من دێمەوە چون کوڕی ڕۆژهەڵاتم موفق بین سوپاس بۆ ئەمیدوارم زووتر وەگەردیەکە بچین حتمما بێتۆ ناچمەوە کاک فازڵ کاک فازڵ من شتێکشی نەبیر چوو پێت بڵێم خودی ناسینی خۆت بۆ من دەورانێکی خۆشە ئەمن ئەمێ ئەوەش بڵێم کە کاک فازڵێکی لەو دەستکەوتانەی کە لە خوێندن لە ئۆکراین بەدەستم هێنا سەر ڕای تاواکردنی خوێندنەوە بوو کە لەوێ ڕۆژهەڵاتیەتر وتیان ئەوەشان پێوتم کە کەسێکەیە خەڵکی ڕۆژهەڵاتەوە خەڵکی ئوستانەکەی توێ کە کرماشانە کاک فازڵ بوو من کاک فازڵم لەوە ناسی کە بەڕاستی زۆر دەستکەوتی هەبوو دۆستاتی کاک فازڵ بۆ من
خب ئیمەش چون ئەو بەدشانسیە گرفتاری بین و لەورە مناسی منیش هەگووە کوڵدانەوەی مەسە های ئەرانیش شەڕمەدا ڕە بەرنامەیە لە ڕا هەر مەوزوی بوو خۆشحاڵم بینەلەی لە عزیز وەگەردێکە و ناوبڕی وەگەردێکە و دینم و منیش هەلێرە و ماڵاوەی لە کاک سۆران کەم بچین و باینەوە وەگەردێک و بینەرەی لە عزیز ئی بەشیشە لە بەرنامەی هەنار پیشکەشدان کردیم میوانێکیش کە وە خدمەتان معرفی کردیم لە یەکی لە چالاکەی لە سیاسی و فەرهەنگی و ئەدەبیە خەڵکە ڕۆژهەڵاتە کوردستان و بەشە خوارین و کوردستانیشبی ئومیدوارم وەگەردی کەسیشە کە ئاشنابینە اطلاعات و زانیاریلی کە لە ئیڕیە و پیشکەشی وەکەیم وەکەڵکی وە بوود و دەرد بخوار بوود و هەوڵمان یەسە هەمیشە کەسێلی کە چالاکن و تایبەتی لە چینە جوان و کەم تەمەنترە کومەلگا کە فعالیەتیان فرەس و ئەڕا یەکبوونە ئۆلگو و سەرمەشقەرا خەڵکی خۆمان ئەوانە بناسییم وەپێدان وەلێ دەرهەدە تەوان و دەرهەدی یەکە کەسێلی کە توێنیم باریمە ئستودیۆ لە ئەو هەد و چوارچیوەیمە هەوڵە خۆمان دەیم کە کەس وەپێدان بناسییم لێرەیشە کۆتایی بەرنامەگەس داوا لە لیدان کەم حتمما پشتگیری بەرنامە بکەین و ڕێنمایی لە خۆدان ئاراستەی بەرنامەگە بکەین و ئەڕا کۆتایی بەرنامەگەیش چاوەڕێمان بین تا هەفتەی ترک.